بۆ ملیۆنەها لە ئەمریکایە بەتەمەنەکان جیهان لە ساڵی ڕابردوودا بووە هێندەی قەبارەی ماڵەکانیان لەبەر ئەوەی بەتایبەت ئەوان لەبەر مەترسی ڤایرۆسی کۆڕۆنادان. ئەمە جیهانی ئێمە بوو، ئەمە بۆ 1 ساڵ جیهانمان بووە. لەو کاتەوەی پەتاکە لە مانگی ئازاری ساڵی 2020دا ئەمریکای گرتەوە، مایک لینڤەر بڕیاری داوە بە تەواوی خۆی کەرەنتین بکات. خۆی و هاوسەرەکەی تەمەنیان لەسەر و هەفتاوەیە و مایک نەخۆشی ئەزماشی هەیە. ئەو ژن و مێردە مەترسیەکانی توشبوونیان بە کۆڤید-19 زۆر لە بێزاری و تەنیایی ئاکامی پەتاکە قورسترە. ئێمە لە ماڵەوە نەچینە دەرەوە، تەنها ڕۆژی 1 جار یان 2 جار نەبێت ئەچوین بۆ پیاسەکردن. کاتێک بە پێ دەڕۆیشتین هەمیشە ماسکمان دەباست. ئێمە تەنها بە دەوری گەرگەکەی خۆماندا بە پێ دەڕۆیشتین. مایک و هاوسەرەکەی تەنانەت سەردانی کچەکەشیان ناکەن کە لە جادەکەی ئەو بەرخۆیانەوە دەژی. 50 feet. بەبەستم ئەوەیە کچەکەم 20 متر لە ئێمەوە دوورە کە چی وەک ئەوە وایە 20,000 مایل لێوەی دوور بین. بەڵام مایک لینڤەر وا ئێستا ڕۆژگار دەژمێرێت و چاوەڕوانی یەکەم ئێوارەخوانی خێزانیە لە ماوەی پتر لە ساڵێکدا. ئەمەش بەهۆی ئەوەی مایک 2 دۆسی ڤاکسینی کۆڤیدی لە خۆی داوە، هاوکات هاوسەرەکەی چاوەڕوانی وەرگرتنی دووەم دۆسی ڤاکسینەکە دەکات. ئەگە بکرێت بڵێم ئەو سەیرانگە گەورەکە چونە دەرەوەمان دەبێت. کچەکەی ترمان لە نیو جەرسی دەژی، بەنیازین دووبارە سواری شەمەندەفەر ببینەوە. ئێمە جاران هەردوو مانگ جارێک بۆ سەردانی کچەکەمان بە شەمەندەفەر دەچوین بۆ نیو جەرسی چونکە 2 منداڵی هەیە. ئەدوارد و ماریچی کەجێرۆ ئەوانیش دووچاری هەمان ڕەوش بوونەتەوە. کوڕەکەیان زۆر نزیک لەیانەوە دەژی کەچی بۆ زیاتر لە ساڵێکە نەیانتوانیوە یەکتری لە ئامێز بگرن. کوڕ و بووکەکەت لێرەن و بۆ ماوەی ساڵ و نیوێکە لەم ناوچەیە دەژین کەچی نەتوانیت لە ئامێزیان بگریت یا لێیان نزیک ببیتەوە یان زوو چاوت پێیان بکەوێت چونکە ئەوان دەیانویست خۆیانمان لێ بەدوور ڕاگرن. ئەدوارد و مارەچیکای هاوسەری ئێستا ناتوانن تەنانەت ڕوبەڕوو چاویان بە هاوڕەکانیان و خانەوادەکانیان بکەوێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا پلانیان بۆ گەشتێکی لە مێژینە چاوەڕوان کراو هەیە لەبەر ئەوەی ڤاکسینەکەیان لە خۆ داوە. هەتا ڕادەیەک ئەوان ناڕاستە و خۆدان بەوە دادەنێن کە بە نیازی گەشتێکی بچووکن ئەو ڕۆژەی هەردوو ڤاکسینەکەیان بە تەواوی وەرگرت. ئەگە بچیت بۆ کابینەکە دەنێو دارستانەکەدا هەست بکەیت ئاساییە کە بچیت. ئێمە خۆشی لێ نابینین، واتە بچیت بۆ شوێنێک کە ئێمە 35 ساڵ لەمەوبەر ئاهەنگی هاوسەرگیریمان تێدا گێرا. مارەچیکاجیرۆ دەژڵێت ئەو دەرئەنجام توانی کاتێک بۆ سەردانی ساڵۆنی قژبڕین وەرگرێت ئەو کاری بە پەرۆشەوە چاوەڕوانی بۆ دەکات. سبەینێ وادەی قژبڕینەکەمە بەڵێ یەکەم جارە چونکە قژم درێژ بووە ئەڵەی لە زیندان هاتووینەتە دەرەوە. ئێمە هەستمان زۆر بە ئازادی کرد و زۆر خۆشحاڵ بووین. بۆ ماوەی ساڵێکە ئۆتۆمبیلم لێ نەخڕیوە و بە ئۆتۆمبیل بۆ هیچ شوێنێک نەچوو بووم. پتر لە 100 میلیۆن کەس لە ئەمریکا بەلای کەم 1 دۆسی ڤاکسینەکانی کۆڤیدیان لە خۆ داوە. پتر لە نیوەی ئەمریکایەکانی تەمەن سەر و 65 ساڵان هەردوو دۆسی ڤاکسینەکەیان لە خۆیان داوە. بەڕێوەبەرایەتی بایدن بەڵێن دەدات هەتا کۆتایی ئەم مانگە هەموو ئەمریکایەکانی سەر و تەمەن 18 ساڵان بۆیان هەیە ڤاکسینەکان لە خۆیان بدەن. ئەمەشیانی ئەوە دەکاتەوە بۆ هاوڵاتیان دەست بە ژیان بکەنەوە ئەوەی لە مانگی ئازاری ساڵی 2020دا بەهۆی پەتاکەوە لێی دابڕان.